ئەمڕۆ بابەتێکی گرنگم ئامادە کردووە کە لەگەڵ بەڕێز دکتۆر دیارنەچی باسی ئەکەین کە ئەویش جەڵدەی مێشکە. جەڵدەی مێشکێکێکە لەو حاڵەتانی کە کاتێک تووشی کەسێکە بێت ژیانی ئەخاتە مەترسیەوانێ و بێگومان بەپێی گەوری و بچووکی و بەپێی هۆکاری جەڵدەکە نیشانەکانی و هەم ڕێگەی چارەسەر و بە دوواداچوون و دەرئەنجامی نەخۆشەکەش ئەگۆڕێ. بۆ ئەوەی زیاتر باسی بکەین بەڕێز دکتۆر دیارنەچیبمان لەگەڵە پسپۆری نەخۆشەکانی مێشک و دەمار بخێر بێت دکتۆر بەیانێت باش. دکتۆر کات زۆر سپاس. کاتێ باسی جەڵدەی مێشکەکەین حاڵەتێکی ترسناکە و تا ڕادێک ژیانی کەسەکە خاتە مەترسی و ئایا جەڵدەی مێشک بەچی ئەوترێت جەڵدەی مێشک ئەگەر وەصفێکی بکەین ئایا هەمان وەکو جەڵدەی دڵ ئەتوانین پێناستی بکەین؟ ئەتوانین یعنی کە باسەکەین لە جەڵتە طبعاً ئەوەی کە بە کولی پێڵێن نۆرە بڵێن جەڵتە بە هەچنی هۆکارێک لە هۆکارەکان خۆراکە سەرەکیەکان نەگا بە چ خانەیەک لە جەستا ئیتر مێشک بێت دڵ بێ ئێمە جەڵتەی دەماری چاومان هەیە جەڵتەی سیەکانمان هەیە جەڵتەی دەمارەکانی قاچمان هەیە بە هەچنی هۆکارێک لە هۆکارەکان ئەو یعنی پێداویستی ڕۆژانێک کە خانەکە پێویستی پێیەتی کە بە بڵساکە بە پلەی یەکەم بریتێت لە شەکر و لە ئۆکسیجین کە بریتێت لە شەکر و لە ئۆکسیجین کە نەگا بە ئەو خانە لەو خانەیە لە دوای ماوەیەک ناتوانێت بەکارەکانی خۆی هەڵسێنی ناتوانێت ئەو یعنی میتابۆلیزمی کە لە ناو خانەکە ڕوئەیە کە مەسەلەن کە گرنگە بۆ بەردەوامبوونی ژیانی ئەو خانێ و گرنگە بۆ هەسان بە کار و فەرمانەکانی کاتێک ئەو شەکر و بڵێن یعنی لە ئۆکسیجینیتر بە هەچ هۆکارێک لە هۆکارەکان بێ ناتوانێت بگا بە خانە ئەو خانەی لە دوای ماوەیەک توانای ژیان لە دەست ئەیە ناتوانێت تر بەردەوام بێ لە ژیانت ئەو کاتە ئەنی پێوتری لە جەڵتە دەکەوتە بە شێوکی گشتی دەتوان بڵێن کە جەڵتە لە هەموو شوێنە کارو ئەیە لە هەموو شوێنەکە لە جەستنی ڕوئە بەڵام ئەوەی کە جەڵتەی مێشک جیا کاتەوە لە جەڵتەکانی تر گرنگی شوێنەکەیەتی خانەکانی مێشکمان دخانینی تایبەتمەندن هەرێکیان یاسا تایبەتمەندە بەکارێکنێ دیاری کراو تایبەتمەندە بە کار و فەرمانێک دیاریکرا و کە ناتوانێت خانەکانی تر بیکە یەک خانەکانی مێشکشمان توانای دووبارە دروستکردنەوەیان نییە ڕێژەیەکی جێگرمان هەیە لە خانەکانی مێشک کاتێک کە بە بەڵسا بە هۆکاری جەڵتە ئەمنی خانانەی مێشک لە دەست ئێن هەمسا توانای مێشک بە شێوەیەکی گشتی لە دەست ئێن خانەکانمانەیە کەمتر ئەبێت ئەرکو فەرمانەکانی مێشک بە شێوەیەکی گشتیدا ئابەزێ هەم یعنی سا دەبێتە هۆی لە دەستانی کۆمەڵک کاری دیاریکراو کە ئەو خانەیەیکە بەسەگەر جەڵتە با لە سنتەری قسەکردن قسەت نامێنێت جەڵتە با لە سنتەری بینین لە دەستەی کە خانەکانی تری مێشک ناتوانن ئەو فەرمانی ئەو خانەیە جێبەجێ دەرەنجامەکەی بە پێشێنی جەڵدەکە ئاگۆڕێت. دکتۆر ئەگەر باسی ئەوانم بکەین کێ لە مەترسیان کە تووشی جەڵدە بن بێگومان پێشتر ئەمانزانی کە کەسانی بەتەمەن زیاتر تووشە بن بەڵام ئێستا بەهۆی گۆڕانی ژیانەوانێ هەندێک جاری زۆر بینین کە کەسانی گەنجیش تووشە بن ئایا ئەوانی کە زیاتر لە مەترسیان کێن؟ ئەتوانین یعنی سا کە هۆکارەکانی جەڵتە ئەوەی کە خاڵێکی گرنگە کە باسی کەم لێرە جەڵتە خۆی بۆ خۆی نەخۆشی نییە تۆ ناتوانانی بڵێ فلان کەس نەخۆشی جەڵتەی لەگەڵە ئەتوانی بڵێ نەخۆشی شەکرێ و ئەبێتە هۆی جەڵتە دەرەنجامە جەڵتە خۆی بۆ خۆینە دەرەنجامە یەکێمە بگەین ئەوەی کە جەڵتە دەرەنجامە هەموو نەخۆشیەکان واریدە لە مەرحەلێک لە مەرحەلی بەرەو پێشچوونی نەخۆشیەکانە ببێتە هۆیەوەی کە جەڵتە ڕووبە ئێمە کەوەکو زانستی پزیشکی بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی جەڵتە ئەگەڕینەوە بۆ سێ هۆکار یا تا سەرچاوەکەی لە دڵەوەیە یا تا سەرچاوەکەی لە بۆری خوێنەوەیە یا تا سەرچاوەکەی لە خودی پێکاتنی خوێنەوەە یەکەمە باسەکەین لە دڵ و لە بۆری خوێن و لە خوێن دەکەوتە بە قەناعەتمەوەیە جەڵتە لە مناڵی یەک ڕۆژەوە ڕوئەیە جەڵتە بە هەچ شێوەیەک لە شێوەکان بێ لە هەچ بەشێکی جەستە بێ بە تایبەتیش ئێمە باسی مەشکەکەین بەڵێواتە ئێستا باسی ئەو جۆرانەکەین کە بەهۆی مەینی خوێنەوەیە لە دەمارەکانە ئەوان سا جۆرێکە لە جۆرەکە واریدە ماساواردە مناڵەکە کە لە دایکە بێ خەلەلێک لە دڵیا بێ نکەمە ئەبێتە هۆی هۆکاریەوەی کە تووشی جەڵتە ببێ یان سا لە مناڵی یەک ڕۆژەوە واردە تووشی جەڵتە بێت چ جۆرە جەڵتەیەک بێ ئێمەستا بە شێوکی گشتی جەڵتاکەین بە دوو جۆرەوە یا تا خوێن ناگا بە خانەکان کاتێک کە بۆری خوێنە گیرێ یا تا خوێن ناگا بە خانەکان ئەنجامی تەقینی بۆری خوێنەوە یان سا خوێنەکە تەواوە بەس خۆی خوێن یاسکامە زیاتر لە خەڵکی بە تەمەنە و لەوانەی کە فشاری خوێنیان هەیە دەکەواتە جەڵتە تایبەت نییە بە تەمەنیکی دیاریکراو تایبەتمەندیش نییە بە ڕێگەزێکی دیاریکراو ڕاستە یعنی کە باسەکرێت نێرومێ بە حکمی گۆڕینی و هۆرمۆناتەکانی جەستەوان مەسەلەن یعنی ئێستا کە باسەکەین لە ڕەگەزی مێ لە دوای وەستانی سووری مانگانەی چانسی توشببوونی جەڵتەکانی بە هەموو شێوەکانی دەبێتەوە بە هەمان چانسی نێر
کە ئەو لە ئەساسا سووری واتە لە پێش وەستانی سووریمانانە چانسی ژنان کەمترە کەمترە یانسلەوەی کە چانسی پێوان کە تووشی جەڵتەی مەشک بێت. بەڵێ دکتۆر بێگومان باسی ئەوەت کرد بە پێی شوێنی جەڵدەکە نیشانەکانی ئەگۆڕێت و دەرئەنجامەکەشی ئەگۆڕێ باوترین نیشانە چیە کاتێک کەسێک تووشی جەڵدا بێ ئەگەر بە هەردوو جۆرەکەیەوە بێت؟ زۆربەی زۆرین جەڵتەکان لەوانێت تۆ هەست بەو جەڵتەی نەکەی کەڕوئەیە لەبەروی کە کورتە خایەنێ زۆربەی زۆرین جەڵتەکان ئاتنەوەی کە ئێمە ئەیبینین لەو کاتانەیە کە جەڵتەکە کاریگەری زۆر زۆر لەسەر مێشک بێت و گەورە ئەبێ لەگینا لەوانەیە هەرچی عنی کامێکمان ئێستا ئەگەر فەحس و پشکنین بکەین بۆ سەرمان ئەگەر نێت تشکی سەرمان بگرین لەوانێ جەڵتین بچوک بچووکمان هەبێت کە نەمانزانی بێ ئۆتۆماتیکی لەوەکۆی کە باوە لە دوای تەمەنی 45 ساڵی وەتر چانسین توشبوون بە جەڵتە زیاکە لەبەرەوەی کە ڕەبتی بە تەسکبوونەوەی بۆڕەکانی خوێنەوەە لە ڕەبتی بەوە هەیەتر کە بەپی تەمەن چۆرەکان لە ناو بۆڕی خوێنایی کۆ بێتەوە بۆڕی خوێن بەرەو تەسکیێڕوە قابلەتی توشبوون بە جەڵتا بێ لەبەرەوە زۆربەی زۆری حاڵەتەکانی جەڵتا لەوانەیە تۆ هەستی پێنەکەی لەوانەیە باخێکی ئەو تۆشی پێنەی دەست بۆ مای 20 دقەیەک سڕە بێ دوای ئەوز باشە بێ ئەڵی شتێکی واد ئەو تۆنیە قاچت مەسەلەن لە کاتێک کارێکاڵەسی بینینت بەرچاو دڕەشە بێ بۆ ماوەی چەند دقەیەک مەسەلەن بەعزێ کات هەندێک کەس دەوروبەری خۆیان لێ تێکەچێ بۆ ماوەی چەند دقەیەک نازانن لەکوێن نازانن چێکە نازانن چیان کردو نازانن چیان وتووە ئەمانە واردن هەرمون بەس جەڵتە بێ و جەڵتەیە بچووک بەسەوەی کە زەقا یعنەوەی کە نەخۆشەکە ئەتهێنێ بۆ لای تۆ بڵێن ئەوەی کاتێک کە جەڵتەکە گەورا بێ و کاریگەری ئەبێ بە شێوەیەکی گشتی کاریگەریەکانی جەڵتە ئەوەی کە نەخۆشی هێنێ بریتە لە لاوازبوونی لایەکی جەستە یانمێکێکە لە زۆر زۆر هێنە نیشانە باوەکان بریتێ لە لاوازبوونی لایەکی جەستە بریتێ لە تێکچوونی ڕوخساری دەموچاو یاساکە ئەمە لە جەڵتە گەورەکانە بێ بریتێ لە تێکچوونی قسە ئەم سێشتە زۆر یعنی کاریگەری بێت و ئەوانە زیاتر واکە لە نەخۆشەکە کە بە دوای چارەسەرا بگەڕێ. بەڵێ دکتۆر ئەگەر کەسێک جەڵدە لێ بات و خۆی هەست بە هیچ ئەکاوەتە هەستەکە کە بەرەبەرە ئەو نیشانانی لێ دەرەکری بوون منە کەسێک گەر خۆی بە تەنیا بێ کەسێکی نزیکی لاانە بێ بتوانێت بە زووترین کاتفرێ خۆی بکەوێت لە خۆسا گەورەترین کێشە لە جەڵتا چیە گەورەترین کێشە لە جەڵتا چییە کاتەکەیەتی جەڵتە لە کاتێکی زۆر کورت هاڕوایە ئەکرێنێک کەسەکە سەعات نۆ بە تەواوەتیە تەندروست باش بێ هیچ ینی کێشەیەکی نەبێت کە لە خۆیان کێشەی بەدی نەکرد بێ تاوەسا بۆیە ئێمە بڵێنێت هەمیشە ئامۆژگاری کەسەکانەکەین ئیتر کە تەمەنێکت تێپەڕان پێویستە ناوەناوە فەحسی خۆت بکەیت لەبەری کەوتمان جەڵتە نیشانەی نەخۆشە جەڵتە خۆی بۆ خۆی نەخۆشی نیە کێشەکە لەوایە ئەو کەسە سەعات نۆ لەوانەیە تەواو تەندروست باش بێ بۆ سەعات نۆ و 10 دقە جەڵتەیەک لێ ئەیە بە تەواو لە توانای خۆی لەدەستەیە تەواو توانای جوڵەی نامێنێ تەواو توانای قسەکردنی نامێنێت توانای پەیوەندی بە کەسی شەوکار توانانی پەیوەندیکردنی بە کەسکانی کەەوە نامێنێ ئەمەیە مەترسی جەڵتە لەسەر ژیان و بۆشە جەڵتە بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان دانێ بۆ لە دەستدانی ژیان لە دوای مەسەلەن حادسەی ڕێگاوبان و لە دوای نەخۆشیە کانسەرەکان کاردیۆڤاسکولەر ئەوەی کە ڕەبتی بە بۆڕی خوێن و بە دڵ و بە مێشکەوەی بە بۆڕەکانی خوێن لەوانە زۆرترین هۆکارن بۆ لە دەستدانی ژیانی کەسەکان. بەڵێ دکتۆر کاتێک کە نەخۆشە ئەگاتە نەخۆشخانە چ چارەسەرێکی بۆ ئەکرێت ئەو چی پێویست دەکات کە لەو کاتە بکرێت ئایا چەند گرنگە کە زووترین کات بگەێنرێتە نەخۆشخانە؟ گرنگترین شت لە جەڵتاکی کاتەکەی کە ئەگاتە خستەخانە ئێمەوی کە لە جەڵتان ئەیزانین منەگەر یعنیوەکوێت تەشبیه بکەم بە باخێک بڵێنێ کە ئاوی لێ ئەبڕێ تەمان سا کێشەکە لەوایە جەڵتەکان ئاتن لە دوای ماوەیەک دەرەکەوێت باخەکەش لە دوای ماوەیەک دەرەکەوێت کە چ دارێ لە باخەکە وشکە بێیانە گرنگترین شت کاتە هەتا تۆ زوو فریای دارەکانی تر بکەوی ئاوینە دارەکانی تر بیت دارەکانی تری کەلاوازن و کە بەرگەی وشکە بەرگەی پچرانی ئاوەکەیان گرتۆ بەتاوەتی ژیانیان لە دەستنیان بەتاوەتی نەمردوون ئەوە خۆی گرنگترە لە چارەسەرکردنی خودینی جەڵتا یاوەی کە زەڕورە ڕوونی کەمەوەی بۆ هەموو کەسەکان جەڵتە خۆی بۆ خۆی چارەسەری نییە شتێکی نییە بڵێ ئەمە بە ناوی چارەسەری جەڵتەوەیە مەسەلەن منچم بۆ خەسخانە دەرزیەکەم بۆەکەن یەکسەر جەڵتاکەم باشە بێ دەرزیەکەیە لە سروگیونێت بەکاریە ئەویش ئەگەر لە ماوەی 2 سەعات یەکەما فریاب بکە لێکەوە لە کوردستانە و لە عێراقا ناکرێ زەحمەتە گرنگترینشت بینەوە سەر مەسەلە ڕێسەکە بریتێ لە کات هەتا زووتر بتوانیت لە تاکو زووترێ بتوانی خانەکانی تری دەوروبەری خانە
مردار بۆکەی خانەکەی کە تووشی جەڵتە بۆت هەتاکو زووتر بتانی ژیانی خانەکانی ترنێ بپارێزی بەوەی کە خۆراکیان پێیان بگەیتێ بەوەی کە ئۆکسسیجینیان بۆ دابینکەی بەوەی کە بتوانە شەکری پێویست هەتا زووتر خۆراک بگەێنی بۆ خانانە خانەکان لە مردن نەجات بیت ئاسەوانی جەڵتەکە کەمتر ئەبێت. بەڵێ دکتۆر دیارترین دەرئەنجامەکان چییە؟ بێگومان وتە بە پێش شوێنەکە گۆڕێ بەڵام ئەتوانین بڵێن یەکێک لە دەرەنجامەکان زیاتر باوە لەوانی تر لە دوای جەڵدەوە یاخود بە پێی تەمەنەکە هیچ گۆڕانکاریەکە کات؟ عادەتەن هەتاکوونی کەسەکەی گەنجتر بێ باشتر طبعا ئەمە جەڵتە لەبەروی مۆزوعێکی گەورەیە باسیکین کە دوو جۆرین جەڵتەمان بوو کە لە سەرتا باسمان کرد جەڵتەی کە خوێن ناڕوا بۆ خانەکان جەڵتێکیش لە ئەنجامی تەقینی بۆری خوێن لە ناو سەرا ڕوو ئەبێ نەزیف بەڵێ ئەوەی یعنی کە زانستنی یەکلای کردوتەوە ئەو کەسانی کە تووشی نەچوونی خوێن بۆ سەر ئەبن ئەو کەسانی کە تووشی گیرانی بۆڕەکانی خوێنە بن ڕێژەی ینی مردیان لە چەند ڕۆژی یەکەما کەمترە بەڵام خۆی چانسی چاکبوونیان لە پاشە ڕۆژە کەمترە. یعنی ساگەر بنگزەکەی باسکرد مۆرتالتی ڕیت ڕێژەی مردن لەو کەسانەی کە تووشی گیرانی بۆری خوێنە بن کەمترە بەڵام پرۆگنۆسیسیان کۆتانی دەرەنجامی جەڵتە خراپترە باشتر ینی زۆر جێگەی بڵێنێ دڵخۆشی نابێت. ئەمەس بە پێچەوانەی ئەوی کە تووشی بەربوونی خوێنە بن لە ناو سەرە مۆرتالتی ڕیتیان لە چەند ڕۆژ یەکەما زۆرە لە سەرتاوەتە زۆر مەترسیدار نسبەتی نەمردنیان لە سەرتاوە زۆرە بەڵام یعنی ئەگەر ئەو یعنی فترە خەتەریان بەڕێ کرد ئەتوانی بڵێ کە دەرەنجامیان لە پاشە ڕۆژە باشتر ئەبێلەوەی کە بۆری خوێنی گیران واتە کەمتر دەرئەنجامی جەڵدەکەیان لەسەر ئەمێنێت و خانەکانی مێشک باشتر ئەتوانن بژێنەوانێ ئەسا بێگومان وایە لەبەر ئەوەی ئەسا لەبەرەوەی لە کاتی تەقینی بۆری خوێنە ئەکرێ بە شێوێک لە شێوەکان خۆراک و ئۆکسسیجینی ئەو خوێنە بگا بە خانەکان بەڵام خۆی لە کاتی گیرانی بۆری خوێنە عنی کەمینی خوێن ڕوە کە لە کاتی گیرانی بۆری خوێنە بە هیچ شێوێک خۆراک و ئۆکسسیجین ناگا بە خانەکان لەبەرەوە چانسی مردنی خانەکان زیاترە هەتا چانسی مردنی خانەکان زیاتر بێ هەتا ژماری مردنی خانەکان زیاتر بێ هەتاکو شوێنی خانەکەی کە ئەمرێ من یعنی دائیمەن باسەکەم ناڵم جیاوازە تۆ کارەبا ڕئیسیەکەت لە دوکانەوە بکوژێتەوە جیاوازە لەوەی لە ماڵەوە پلاکێکت بسووتێ جیاوازە لەوەی لە ماڵەوە گڵۆپێکت بسووتێ فەرقەکە بێگومان ئەگەر شوێنەکەی کە جەڵتە لە یالێ مەشکا شوێنێکی گرنگ بێ لەو کاتە بێگومان ڕێژەی مردن زیاتر ئەبێ بەڵام یعنی ئەگەر جەڵتەکە بچووک بێت تو شوێنێکی بڵێنە دوورە دەست بێ وەکو یەکە خۆمانێڵێن پێچێت کە چانسی باشتر بێ بۆمانەوە. بەڵێ دیکتۆر باسی ئەو جۆرەت کرد کە ڕەنگە جەڵدێکی بچووک بێت و کەسەکە بۆ ماوەی چەند خولەکێک یا ساعتێک نیشانێکی کەمی هەبێت و دوایی نەیمێنێ کەسێک کە حاڵەتی هیوای بەسەرایە چۆن بزانێت کە ئەمە جۆرێک لەم جەڵدەیە بۆ چ کاتی پێویستی بەوەیە سەردانی پزیشی بکە یاخۆت بۆ نمونە ئەگەر و باسیەوەت کە ڕەنگە بۆ ماوەیەکی کەم شتی بیرچێتەوە یا تووشی ستەر لە شێوانێک ببێ چۆن بزانێت کە ئەمە شتێکی ترە خۆی کە گرنگە ئەس بیزانین خۆپارێزی لە جەڵتە گرنگترە لە چارسەکردن لە جەڵتە خۆتر کە جەڵتە ڕوئەیە یاوەی کە ئێمە لێ ترساونەوەی کە ڕوویاوە ڕوویاوە خۆپارێزی تر لە دوای ئەوە ڕۆڵێکنیت ئەو توێ نابێت چکە تۆ زەرەکەت یانی کردووە لێمەوەی کە گرنگە لامان ئەو کەسانەی کە بە هەر شێوەیەک لە شێوەکان هەستەکەن شتێکی یعنی نامۆ لە جستیان ڕوئەیە شتەکە ئەگەر یەک تۆزی عنی بخایێنێ گرنگترشتەوەی کە لەو جەڵتە بچووکانە فرێ خۆت بکەوی گرنگترشت لەوەیە کە لەو جەڵتە بچووکانە هەوڵ بی کە هۆکاری دروستبوونی جەڵتەکان بزانی بۆ ئەوی کە بتوانانی چارەسەر بکەی ڕێگربی لەوەی کە جەڵتە ڕووبە لەبەرەوەی کە ئەگەر کە جەڵتە ڕوویان ئەو کاتی تر چارەسەرەکە مانایەکی ئەو توێ نامێنێ لەو کاتی کە ئەوەی کە ئێمە ئەمانوێ پارێزی لێ بکەین ئەو کاتە قیمەتێکی ئەو توێ نابێ لەبەرەوەی گرنگە کەسەکان یەک ئەگەر سات هەستیان بە شتی نامۆ کرد لە جەستەیانە مەسەلەن پسڕی قسە لەوەکوانی کە لەسەر تا باسم کرد ئەم شتانە دووبارە ببێتەوە سێ ئەگەر ینی تۆ کێشەیەکی بڵێن یعنی بڵێن ئاسنی درێژخانتە بێ موزمنتە بێ مەسەلەن تۆ کە فشاری خوێنت لەگەڵا بێ پێویستە بەجددی بە دوواداچوون بۆ فشاری خوێنە بکەی هۆکارەکەشی بێ بدۆزیتەوە و بڵێنی عنینە کۆنتترۆلیش بکەی مەسەلەن تۆ کە شەکرەتە بێ کە ئەمانە هۆکاری سەرکین لە کەسە بە تەمەنەکان نبووی کە تووشی جەڵتە ببێ گرنگە کە تۆ هۆکارەکان بدۆزیتەوە بە دوواداچوون بۆ هۆکارەکان بکەیت هۆکارەکانی کا بنە هۆی جەڵتە لەژێرنە کۆنتترۆڵا بن بۆ ئەوەی تۆ کە بتانی بە دووربی لە جەڵتە ئەوەی کە پێویستە کابی زانین
تەمەنە حکمی تەمەن کاریگەری لەسەر هەموو جەستە هەیە هەموو خانەکانی جەستە بڵێن بە تێپەڕبوونی کات و بە تێپەڕبوونی تەمەن بە جۆرێک لە جۆرەکانمان و ئەبن بە جۆرێک لە جۆرەکان ناتوانن ئیشوکار و فەرمانەکانی خوان وەکو جاران وەکو سەردەمی گەنجێتی بەتەواتی بکەین بەسەوەی کە ئێمە باسێکین لە جەڵتا لە بری کە چارەسەری جەڵتا بکەین کوالیتی ئۆف لایف شێوازی ژیانی کەسەکە باشترکەین لەوەی کە مەسەلەن یعنی هاانی کۆمەڵێک چارەسەر هەیە لەوانەی سا چارەسەر بێ چارەسەرەکان کاریگەریکی ئەوتۆی نەبێ لەسەر ژیانی ئەو یعنی کەسە بەسەوەی کە ئەکری ئێمە گرنگی ببین و کە ئەوە شەکەین لە کاتی چارەسەرکردنی نەخۆشەکانی کە تووشی نێجەڵتا بن شێوازی ژیانی ئەو کەسە باشکەین بتوانین ئاسانتر بژی و کەمتر پشت بە کەسەکانی دەوروبەر ببەسێ لە کاتی ئەنجامدانی کار و فەرمانی ڕۆژانی بەڵێ ئەواتە گرنگترین شت بۆ ئەو کەسانەوەیە کە پشت بە خۆی بەسێ بتوانێت کارەکانی ڕۆژانی خۆی ئەنجامی باوەک لەوەی کە وای لێبێت بەردەوام پێویستی بە یەکێ بێت کە خزمەتی بکات جەڵتە کۆتایی ژیان نییە جەڵتە وەکو هەری عین نەخۆشیێکی تڕوئەیە ڕاستە یەکێکە لە نەخۆشیە باوکانی ڕاستە یەکێک لە نەخۆشەکانی کەماکەکانی زۆرە بەڵام هەر لە کۆتایە نەخۆشیێکە لە نەخۆشەکانی تر گرنگە کە ئەو کەسانی کە جەڵتە لیانەیە تەبعانەوەی کە ئێمە ڕۆژانین ئەیبینین بنەماڵەکەیان زۆر پێوی مانوێ بێت و کۆمەڵک ژیانی کەسکانی دەوروبەریشی ناڕەحەتە کات و ئەوەیە گرنگە کە ئەو کەسانی کە تووشی جەڵتە ئەبن بزانن کە هێشتا جەستەیان بە کەڵکی ژیان ماوە هێشتانی جەستیان ئەوەی کە ماویانە بەکاری بێنن بەڵێ بەوەی کەماویانە بەکاری بێنن دکتۆر بێگومان ئەو کەسانە پێویستیان بە یارمەتیدان و ڕاهێنانەوە بێت کە دووبارە بتوانن کار و چالاکی ڕۆژانەی خۆیان بکەن چ لە ڕووی هێز و ماسولکەوە بێت چ لە ڕووی بۆ نمونەگەر کەسێک بێت قسەکردن و هەندێشتی تری لە دەستدا بێ ئایا شوێنی تایبەت هەیە بۆ دووبارە ڕاهێنانەوەی ئەم نەخۆشانەکە بتوانن دووبارە ڕاهێنانیان پێ بکرێ یارمەتیان بدرێت کە بتوانن ئەو هێزەی پێشووتریان تا ڕادێکی کەمیش بێ بگەڕێتەوە ئەوەی عنی کە گرنگە بیزانین بڵێن عنی شەش مانگ یەکەمی لە دوای جەڵتە گرنگە عادەتەن یعنی ئێمە لە دوای شەش مانگ لە ڕوودانی جەڵتەکە لە ڕوودانی نۆرەی مێشکەکە ئێمە لە دوای شەش مانگ بڕیارئێن کە تا چەند ئەم زەرەرە بەردەوام ئەبێ یان عنی بەرەونێ باش یەکسەر بڕیار نادرێت یەکسەری ئەس ناتوانانی بڕیار بیت و کارێکی ئەستە میشە یەکسەر بتوانین بڕیار بی دێکەوە پاشە ڕۆژی ئەم کەسە چۆن نەبێ و چۆن نابێت واتە مەرجنیە ئەو نیشانانەی کە تایە بوو دوای جەڵدەکە هەمان نیشانە بۆ تەواوی ژیانی لەگەڵا بمێنێتەوە بێگومان یعنیەوەی کێمە ڕۆژانە ئەیبینین نەخۆشەکەیت بوراوەتەوە نەخۆشکێت ئەگەی لە خۆشی نەخۆشکەیت لایەکی بەتەواتی بۆ ناجوڵێرێ لە دوای هەفتەیە دوو هەفتە سێ هەفتە ناڵم چۆتەوە بارودۆخی ئاسای خۆی بەڵام لە سا 50 لە سا 60 فەرقی کردووە لەبەروی کە گرنگە بزانین هەتاکو شەشمان یەکەم گرنگە لەبەرەوە ئێمە نەسیحەتی نەخۆشەکانەکەین لە ڕۆژی یەکەمی جەڵتەوە بجوڵەیە لە ڕۆژی یەکەمی جەڵتەکەەوە هەڵسوکەوتی ڕۆژانی خۆی ئاسایی کاتەوە لە ڕۆژ یەکەمی جەڵتەکەەوە هەوڵ باسە لە نوێ داخل باتەوە بە ژیان هەتا زووتر داخل بیتەوە بە ژیان هەتا زووتر بجوڵی هەتا زووتر هەوڵ بی کە کارەبا لە مێشکدا دروستکەی کارێکی بیسکە کارێکی زۆر نەسەرەتایە مێشکمان ئێمە هەمومان بە کارەبایشەکە هەموو هەست و نەست و جوڵە و ناخ و دەروون و هەموو شتەکارمان کارەبا هەموو شتەکارمان کارەبا کاتێک کە جەڵتە ڕوئەیە خەلێک لەم کارەبای دروستە بێ ئەم ینی کارەبای ڕێگەی خۆی نادۆزێتەوە ئەم کارەبای کە تۆ لە لای چەپی مێشکتەوە دروستەکەی بۆی کە پەنجەی ڕاستی دەست بجوڵێنی ئەم کارەبای ناگا بە شوێنی خۆی لەبەرەوە لە ڕۆژی یەکەمەوە هەوڵ بی کە خۆت فەرمان لە مێشکتەوە دەرکەی بۆ ئەو لاستت ئەمە پێوترێت ئەکتیڤ واتە خۆت تەمرین بە خۆت خۆت یاسا تەمرین بە خۆت بکەیت هەوڵ بە کە دەست بجوڵێنە هەوڵ بە ئەو قاچەی کە سستە بیجوڵێنە هەوڵ بە فەرمانی پێکە بیجوڵێنە جوڵەیەکی خۆت کە ئیکەی جوڵەیە کە کارەبای مشکی خۆت دروستیاکات و پەنجەکانی دەستی پێجوڵێنی سەجار لەو جوڵەیە باشترەکێکی تر کە بەم دەسایکە ڕاستە ئەوەی کە ئەم یعنی سەکەپێتەکە نایەڵێت جومگەکانە بەرەو ڕقبوون بچێت و نایڵێ ماسووکەکان لێرە تووشی نزەرەر و پوکانەوە بێ بەڵام دوجارەوەی کە کارەبا دروستەکە مێشکی تۆیە کارەبای کاتە بڕارەکە لە خۆتەوە لە مێشکی خۆتەوە ئەوە سوودی هەیە بۆ گرنگە خۆت دەستی خۆت بجوڵێنی گرنگە تۆ خۆت ئێرادەکە لە مێشکتا دروستکە کە ئێرادەکە بریتە لە کارەبا مێشکمان هەموو شتەکانی کارەبا لەبەرەوە کەوڵدا ئەو کارەبای دروستکەی ئەو کارەبای بە شێوەیەک لە شێواکان بە شێوازێک لە شێوەزاکان ڕێگەی خۆیە دۆزێتەوە هەرەمەشە
یعنی ساکەواکە جەڵتەن لە مناڵ و لە گەنجە ئەگەر بڵێن یعنی نەتێپەڕێنێ ماکەکانی زۆر زۆرنێ کەمتر ئەبێ لەوەی لە جەڵتەیەک لە خەڵکێکی پیر و بەتەمەنە لەبەرەوەی کە ئەو کەسەی گەنجە هێشتا مێشکی تازەیە هێشتا مێشکی توانای دۆزینەوەی ڕێگەی نوێی بۆ کارەبا هەیە بەڵام تون هەتاکو بەتەمەنا بچی مێشکت جێگیرتر ئەبێ شتەکان جێگیرتر ئەبن دۆزینەوەی ڕێگەی نوێ زەحمەتتر ئەبێ ئارسا بۆشە فێربوونی زمان لە تەمەنە بڵێن ینی لە تەمەنە دوەکانە زەحمەتترە لەوەکوی لە تەمەنە سەرەتایەکە لەبەرەوە یعنەوەی کە گرنگە هەتا شەشمانگی یەکەم چەندێکە کرێپێت لە شەشمانگی یەکەمە ئێمە بڵێن ینی پۆلیسەکەمان وایە لە شەشمانگی یەکەمە ئێمە بڵێن نەبێ هێزکەرەوەی مێشکێ چکێتە لە دوای شەشمانکە لەوانەیە ڕۆڵێ بێ بەستنی ڕۆڵێکی ئەو توێ نابێ لە شەشمان یەکەما وەرزش بکە لە شەشمان یەکەما بچۆرە سنتەرەکانی ڕاهێنانەوەی سروشتی لە شەشمان یەکەما توانی هەفتەی 2 جار 3 جار هەموو ڕۆژێک ڕاهێنانی سروشتی بکەیت لەبەرونێ گرنگە کە کات وەکو عنی چۆن لە دەستیشانکردن نەخۆشیەکە و لە فریاکەوتنی خانە مردووەکانە ڕۆڵە بینێ هەم یعنی کات لە گەڕانەوەی هێز و توانە تاو لە گەڕانەوەت بۆ ژیانی سروشتی خۆت ڕۆڵێکی زۆر زۆرە بەڵێ دکتۆر ئەگەر کۆتا پرسیار بکەم ئایا هیچ ڕێگریەک هەیە لە جەڵدا ئایا کەسێک چۆن نەتوانێت شازێکی ژیان هەڵبژێرێ کە زیاتر سەلامەتتر بێ و زیاتر ئەگەری توشبوونی بە جەڵدە و بە نەخۆشی خوێنبەربوونەکان کەم بکاتەوە گرنگترین شت بەلایتەوە کە نەسا گرنگترین شت یعنی کە ژیانی کنێت تەندروست بژیت یعنی هەموو شتێک بەقەت خۆی بیکەیت هەموو شتێک بەپین پێویستی خۆی بیکەیت ناوەتا هیچ خواردن مەخۆ نەئەوەتانی هەموو شتێک بخۆی ناوەتا شیرینی بە هیچ شێوەیەک نەخۆی لەبەرەوەی کە شیرینی بۆ ئەمێشن گرنگە ناوەتا هەموو ڕۆژێک بڕێکی زۆر لە شیرینی وەرگری کە بێتەوەی قەڵەوی و کۆبوونەوەی چەوری و تەسکبوونەوەی بۆڕەکانی خوێن ژیانێکی نێت تەندروست ژیانێکی سادە ژیانێک کە هەموو شتەکان بکەی بەس بە سلوک جوڵەتە بێ بە سلوک بێ من ینی باسی کەم وەکۆی کە بڵێن عنی تەجروبەی خۆمان من سانە خۆش من هاتۆتە لام دووبارە تووشینە جەڵتە بۆتەوە ناشڵێ من هەموو ڕۆژێک وەرزشەکەم وەرزشەکەت چییە؟ هەموو ڕۆژێ من لەسەر جیهازی ڕاکردن سەعاتێ 2 سەعاتێک هەفتەی 2 جار 3 جار ڕائەکەم ئێتۆ جەڵتە یەکەم لە چیوە تووشت دێ بووە جەڵتە یەکەم ئەڵێ لەنجامی نەخۆشێک لە دڵا کەلیانی دڵم خێرا بووە کەواتە کەلیانی دڵت خێرابێ چۆن نەبێت تۆ وەرزشێک پێی کەسە لە نوێ لیانی دڵت خێرا بکاتەوە بەڵێواتە بێت جۆرە وەرزشی هەڵبژێرێکە گونجاو بێ بۆ ئەو گونجاو بێ لەگەڵ تاکەواتە تۆ کە هۆکاری جەڵتە یەکەمت دۆزیەوە هەمومان یعنی بێنێ نزا بکەین نۆرەی یەکەم کەلوانەیە هەمومان تووشی نۆرە بین ئاتەن خۆی کە بەشەر بەتەمەنا بچێ یەکێک لە باوترین نەخۆشەکانی کە پێبرێ بریتێ لە جەڵتە دوعا بکەین نۆرەی یەکەم کە بۆمانێ نۆرەیەکی سووک بێ نزا بکەین کە نۆرەیەکی سووک بێ لەبەرێ بزانین هۆکارەکەی چێ و بتوانین خۆپارێزی لە هۆکارێک بکەین بەڵام تر هەندێک کاتیش یانوس لە دەسڵاتی مرۆڤانێ و جەستەی تۆ جیناتی تۆ دەوروە ئەبینێ کە ئەو نۆرەیە بێت یەکەم نۆرەت بێت و دوا نۆرەشت بێت زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنمایەکانت بە هیوای تەندروستێکی باشین بۆ هەمووتان و وەکو دکتۆر دیار باسی کرد گرنگترین شت ئەوەیە کە کاتێک کەسێک توش جەڵدا بێت ئەمە کۆتایی ژیانی و بتوانێت دووبارە کە دەست کاتەوە بە ژیانی ڕۆژانەی خۆی و یارمەتی خۆی باکە بتوانێت ژیانێکی تاڕادەیەکی ئاساییتری بۆ دروست بێتەوانێ